لەگەڵ ئەوەشدا کە پێدەچێت خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا بەرەو هێوەربوونەوە بڕۆن، بەڵام وەک زانیاریەکان لە هەرێمەوە بڵاو دەبنەوەی هێشتاش هەست بە گرژی و ناجێگیری دەکرێت لەو ڕوانگەیەوەی هێزێکی زۆری چەکداری لە شوێنەکانی خۆپیشاندانیان تێدا کراوە بڵاوبوونەتەوە. هەر ئەمڕۆژ سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان دەستی لە پۆستەکەی کێشایەوە. ئەحمەد ئەمین مامۆستای زانکۆی سلێمانی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ئەحمەد، سوپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم ئەوەیە دەست لە کارکێشانەوەی سەرۆکی پەرلەمانی هەرێم قەیرانەکانی هەرێم قوڵتر دەکاتەوە یان هێوەریان دەکەنەوە؟ زۆر سپاس، دەستان خۆش بێت بە ئەم میوانداریکردنە. ئەوەی ڕاستی بێ ئەکەوێتە سەر ئەوەی کە سەرۆکی پەرلەمان و بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان دوای دەست لە کارکێشانەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانیان دوای ئەوە چ هەنگاوێک دەن. جارە من خۆم پێم وایە سەرۆکی پەرلەمان دەبوایە ئەو کاتە دەستی لە کار کێشایەتەوە کە پەرلەمان بە لیستێکی حیزبی کارا کرایەوە بۆ شەرعیەتدان بە ڕێفراندۆ. ئەگەر ئەو کاتە دەستی لە کار کێشایەتەوە ئەوە پایانێکی باشە بوو بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی کە بوونەوەی گۆڕانخاوەندی دەنگێکی زۆرە لەگەڵ پرۆسەی ڕێفراندۆم نییە کە بەڕێزیان ئەو کارەی نەکرد. پێم وایە لە کاتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە دەبوایە دەستی لە کار بکێشایەتەوە، چونکە لە هیچ شوێنێکی دنیای نییە کە پەرلەمان تەمەنی خۆی درێژکاتەوە. بەڵام ئەمڕۆژ هێشتا درەنگ نییە. وەکوتم کاریگەریەکان ئەکەوێتە سەر ئەوەی کە لە ڕۆژانی داهاتوە بزوتنەوەی گۆڕان و ئەو لایەنە سیاسیانەی کە لە دەرەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی چۆن ئەتوانن هاوپەیمانیە دروستکەن تا سنوورێک بۆ ئەو ستەمە دابنێن کە دەسەڵاتی ئەو دوو پارتە سەرەکیە لە هاوڵاتیاندا. بەڵێ باشە کاک ئەحمەد، پرسیارێکی تر لە ئێستادا وەکو دەزانین خۆپیشاندانەکان شێوازێکی ترن لە با بڵێن لە پارێزگای سلێمانیدا، ئەمەش بۆتە شێوازێکی وەکو مانگرتن. جا پێت وایە ئەم مانگرتنە هەمان کاریگەری هەبێت وەکو خۆپیشاندانەکە؟ بە دڵنیاییەوە پاش ئەوەی کە هێزە ئەمنیەکان هێزێکی ڕادەبەدەریان بەکارهێنا لە بەرامبەر خۆپیشاندەرانە کە من خۆم یەکێک بووم لەوانە، بۆ یەکۆ دەنگێک دروست بوو کە چەند ڕۆژێک بارودۆخەکە هێور بکەینەوە و هەوڵ بین میکانیزمێکی نوێ بەکاربێنین لە دەربڕینی ناڕەزایەتی. ئەویش بە بەکارهێنانی مانگرتنی سەرتاسەریە یان نەچوونە دەرەوەیە یان نەکردنەوەی دوکان و بازاڕەکانە کە ئێمە ئێستا لە ئامادەکاریین بۆ ئەوە. ئەگەر جەنابەت نازانم ساڵی 1990 بیر بێت کە بەشێکی زۆر خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان هەرێمەکەیان جێهێش لە بەرامبەر ئەو هێزە زۆرەی کە لە لایەن حکومەتی بەعسی ئەو کاتەوە بەکار. ئێستا تقریبا ئێمە خەریکین هەمان میکانیزم بەکاربێنین. ئەویش ئەوەیە کە بتوانین ڕای نێودەوڵەتی ڕای گشتی بە تایبەتی UN وەزیر هێزەکان وەکو ئەمریکا، فەڕەنسا، بەریتانیا بێنینە سەر خەت بۆ ئەوەی بەهانای هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە. کاک ئەحمەد، ئەم خۆپیشاندانانە وەکو ئەزاین هەتا ئێستا سنووردار بۆ پارێزگای سلێمانی و هەروەها دەوروبەری با بڵێن ناوچەکانی و با بڵێن وەکو پارێزگای هەڵەبجەش. ئایا تۆ پێت وایە تەنها لەم ناوچانەدا ئەتوانن ئەو کاریگەریە هەبێ دەتوانن ئەو فشارە بکەن؟ جاخۆی ئەمە بێژگەلەوەی کە من باسی ئەوم کرد کە ئەکەوێتە سەر ئەو فشارانەی کە هێزە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لە ڕۆژانی داهاتووە ئەتوانن دروستیکەن و ئەو هاوکاریە دەرەکیانەی کە پێویستە لەم قۆناغەیە وەکو ساڵی 1990 پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدرێت. ئەگینە بە دڵنیاییەوە ئێمە بە تەنیا لەوانەیە گۆڕانکاریمان پێ نەکرێ هەر وەکو ساڵی 1990 کە ڕوویدا. ئەو کاتە خەڵکی ڕاپەڕینی کرد، هێزە سیاسیەکان بەشدار بوون، بەڵام لەبەر ئەوەی حکومەتی بەعەز بەهێز بوو توانی بێتەوە شارەکان جارێکی تر داگیر کاتەوە. بەڵام ئەوەشمان بیر نەچێ کاک ئەحمەد، ئەو خۆپیشاندانانینەوە تو یەک کە باسیەکەی ئەو مانگرتنە دژ بە حکومەتی بەعەز بوو، ئێستا دژ بە حکومەتی هەرێمی کوردستانە کە حکومەتێکی با بڵێن دەڵێت کە خواستەکانی ئەو خۆپیشاندەرانە لە دەسەڵاتی ئەواندانیە لەبەرەوەی خواستەکانیان لە با بڵێن لە دەسەڵاتی بەغدایە کە جێبەجێ نەکراوە. کاک ئەحمەد ئەمین، زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. سپاس.